ئاکۆ چی بۆ براکە؟ نازانم ئاگرین داکم زۆر نەخۆشە. ئەزانم نەخۆشە، خۆ لە خستەخانە نییە؟ نا لە ماڵەیە. ئەی چیەتی؟ نازانم کو پێت بڵێ. چی بووە دەبڵێ؟ داکم زۆر نەخۆشە و پارەشمانی حەبی لە بۆ بکڕین. تازە خوشکەکەم بوو تەلەفۆنی کرد. بەخۆشم 2000 پێ. نازانم چ بکەم. تەلەفۆنم لە مامیشم کرد. ڕەتی کردمەوە. ئاکۆ خەم مەخۆ. حەبەکەی بای چەنە؟ گرانە. بای چەنە؟ 40,000. سیر کاکو من بۆت حەلەکەم باشە؟ کو حەلەکەی؟ من بۆت حەلەکەم خەمی لێمەخۆ بەس تۆ ڕسمەکەی ئەگەر ڕسمیت لای ڕسمەکەی پێ پیشان. ڕسمەکەم لەلایە ئاگرین بەس زۆر گرانە. قەینە ئەوانە. ئەمن دەڕۆم ئاگرین بزانم هیچ شتێک پێیان ناکەم لە بۆ ماڵێ. بڕۆ چاوەکە. داجیان جان ئێستا حەبەکەت لە بۆ تەرتیب دەکەین. باشە کچ باش ئەنا ئەستم زۆر توندە. بچ مندێک ئاوت لۆ بێنم. بڕۆ نەکەم لەبێ. باشی سانە. کاکەی حەبەکان کانێ؟ هینا؟ بە ئاگرینی برادرم گوتیەوە. ئێستا لەوانەیە ئەو بینی. وەرە کوڕم مەرە زۆرێ لۆ لەوێ ڕاوەستە. وەرە زۆرێ. وەرە باوڕێنە لای دایکم. سانە ناتام داکە بۆ نەوەی ببینم.